وڵاتان خۆشەویستان لە تەوریەکەی بەرنامەکەماندا بابەتێکی تەندروستی زۆر گرنگ بۆ ئێوەمان هەڵبژاردووە. ئەم پزیشکە ئازیزانە لە کاتی خۆیان دەگرن بۆی کە گرنگترین ڕێنمایەکان گرنگترین شتانێک کە ئێوە سوودی دەبێت بۆتان دەیبەخشنە ئێوە ئێمە بنایەوە زۆ سوپاسیان دەکەین کە ئەمیشۆ بەردەوام ئەو کاری گەورەی ئەم جۆرە بەرنامان یەخوا دەستیان خۆش بێ. ئەم جارە باز لە پاراستنی گورچی لە دەکەین لە وەرزی گەرمادا گرنگترین ڕێنمایەکان چین لە وەرزی گەرمادا و بە تایبەتی تر بەردی گورچیلە لەوانەیە لەم وەرزەدا زیاتر بێت یاخود ئازاری یان هەر چەشتێکی دیکە لەم وەرزی گەرمادا زیاتر ڕوو لەو نەخۆشانە دەکات. ئەوەی کە گرنگە زیاتر پاراستنی گورچیلەکان لە هەر نەخۆشیێک لە هەر شتێک کە دێتە ئارا هەندێک نەخۆشی گورچیلە هەیە بەداخەوەڵەوانی بە جۆ لە جۆرەکان ئازاری نەبێت پشکنی ناوەناوە تا چەند گرنگە بۆی کە لە ناکاو تووشی حاڵەتێکی نەخوازراوە یاخود لە دەستدانی گورچیلەکان نەبێت. گفتوگۆی زیاترین بابەتە دەکەین بە میوانداری بەڕێز دکتۆر کاوە فەقی ڕەحیم پسپۆری نەشتەرگەری گورچیلە و نەزۆکی کاکتۆریان زۆر بەخێر کاکتۆر بەخێر بێ سپاس ئامادە بوون خۆش زۆر سپاسانە خێر بێ. با لەو دەست پێ بکەین کاکتۆر گورچیلەکان تا چەند ئەندامێکی گرنگ بۆ جەستە و پاراستنیان تا چەند گرنگە لە جەستەماندا. وەکو هەموو ئەندامەکانی کەی لەشی مرۆ ڕاستە گورچیلەکان یەکن لە ئەندامە هەر سەرکیەکانی لەش فەرمان و کاری زۆر گرنگیان هەیە لە لەشی مرۆڤ وە زۆربەی خەڵکی و هاوڵاتیان ئاشنان بە فەرمان و چارەکانی گورچیلە. بابەتەکەمان ئەمڕۆ باسی گەرمای و کاریگەرەکانی گەرما لەسەر گورچیلە ئەتوانین بە شێوەیەکی سادە و گشتی بڵین کە گەرما دۆستی گورچیلەکانمان نییە. گەرما کاریگەری زۆری هەیە لەسەر گورچیلە. طبعا گورچیلە خوای گەورە گورچیلەی مرۆڤی وا دروست کردووە کە مقاومەیەکی زۆر باشی هەیە بۆ گەرماوە بۆ هەموو ئەو حاڵتە نەخوازراوانەی کە لە جەستەی مرۆڤ ڕوئەدا. بەڵام ئەگەر ئەو کاریگەریانەوە ئەو زەختەکە لەسەر گورچیلەیە بە شێوەیەک بەردەوام بێ ئەو کاتە گورچیلەش ئەو مقاومەی کە هەیەی لە دەستی ئەیە و تووشی کێشە کاتەکە دکتۆر گەرما چ کاریگەریەک لەسەر گورچیلەکان دروستەکات و بەچی هۆکارێک ئەم کێشانە دروستەکە لە گورچیلەیە؟ کاتێک کە مرۆڤ گەرمای ئەبێت جەستەی مرۆڤ دەستکا بەوەی کە ئارەق بکاتەوە چکە ئارەقەکە میکانیزمەکە بۆ میکانیزمە لەشی مرۆڤ خۆی فێنکە کاتەوە خۆی سار دەکاتەوە ئەو ئاوەی کێتە سەر پێسمان لە ڕێگەی بەهەڵبوونەوە بەشێکی زۆری ئەو گەرمایی جەستەمان ئایا بە هەوا و لەشمان فێنێکە کاتەوە. لە ئەنجامی ئەمە گورچیلەکان ناچارە بن کە دەست بە ئاوەوە بگرن واتە ئاوێکی زۆر کەم لە میزا بکەنە دەرەوە بۆ ئەوەی تعویزی ئەو ئاوە بکەنەوە کە ئێمە لە ڕێگەی ئارەقکردنەوە لە کاتی گەرمایە ئەیکەینە دەرەوە. لە ئەنجامی ئەمەش ئەگەر ئەم بێتە هۆی وشکبوونەوەی جەستە وە کە وشک بوویەوە مەجموعەیەک گۆڕانکاری لە ناو گورچیلەیە ڕوئەیە کە گورچیلەوە ئاکات میزێکی کەمی زۆر خست دروست بکە چکە ئەبێ مەسەلەن خوێنێکی کەمتر ئەچێ بۆ گورچیلە لەبەرەوەی ئەو بۆرانەی کە خوێنە بن بۆ یەکەکانی پاڵاوتنی خوێن لە گورچیلەیە گرژە بن بۆ خوێنی کەم چێ بوو ئەو دەست بە ئاوەکەوە بگرێ و ئەمە ژوا ئاکات کە گورچیلە تووشی وشکبوونەوە بێ. لە ئەنجامی ئەم وشکبوونەوەیە ئەگەر بەردەوام بێ بۆ ماوەیەکی زۆر و مەسەن ڕۆژانە ئەم حاڵەتە دووبارە بێتەوە کاریگەری لەسەر ئەو بێت کە ئیشی گورچیلە تێکە چێ گورچیلە بەرەو سزبوون ئەڕوات. ئەمە یەکێ لە کاریگەری هەرە گرنگەکانی وشکبوونەوە گەرمایە لەسەر گورچیلە و لە ئەنجامی ئەوەی گورچیلە کە میزێکی زۆر خەست دروستەکە لەو کەسانی کە معارزم بۆ ئەوەی بەردی گورچیلەیان هەبێ میز کە خەست بیەوە بە ڕێژەیەکی زۆر خێوەکانزەکانی تیاکەوە بێتەوە و خەستە بێ و ئەنیشە ئەبێتە هۆی دروستبوونی بەردی گورچیلەوە یاخود ئەو کەسانی کە بەردی گورچیلەیان هەیە واکە کە بەردەکانیان زوو گەورە بێت وە کێشان بۆ دروست بکات. بەهۆی ئەم میکانیزمانەوە کاریگەری ئەوێ لەسەر گورچیلەوە گەرما کێشە بۆ گورچیلەکانمان دروستەکات. کاک دکتۆر هەمیشە باز لە گورچیلە کرێت ئاو خواردنەوەی زۆر ئاو خواردنەوە تا چەند گرنگە لە وەرزی گەرمادا لەبەرەوەی کە کەمەژت پێکرد ئاوێکی زۆر لە دەست دەین کانزایەکی زۆر بۆی ئاڕاکردنەوە یان شتێکی دیکۆ بمە تا چەند گرنگە ینی زۆر احتیمامی پێ بدە تەنانەت دەگەر تینوشمان نەبێت. بەڵێ ئێمە وەکو دکتۆری گورچیلە لە ڕاستیە زۆر جان نەخۆشیان لە دکتۆر ناوێنین بێم وە لای ئێوە لەبەر ئێوە هەر
ئەڵێن مەرحەبا یەکسەر ئەو بخۆنەوە تامان ئەو خواردنەوە و شلەمەنی لەش کاریگەرێکی زۆر ئەرێنی هەیە لەسەر گورچیلەکانمان تامان حاڵەتی کەشەیە کە ئەو خواردنەوە باش نییە ئەو کەسانێک کە گورچیلیان سز بووە ئێمە پێیانڵین کە گورچیلیان سز بووە گەشتوتە مەرحەلی کۆتایی سزبوونی گورچیلە ئەمانە بەڕاستی یعنی ئەمە ڕێنمانەکەین کە ئاو کەم خۆنەوە چکە بەداخۆ گوشەکان سز بوو ئەو ئاوەی کە ئەیخۆنەوە ناتوانێت بیکاتە دەرەوە لەبەرەوە لە شاناکەوە بێتەوە غێری ئەم حاڵەتانە ئەو خواردنەوە بە شێوەیەکی گشتی کاریگەرێکی زۆر باشی هەیە لەسەر گورچیلەکانمان لەبەرەوە گورچیلەکانمان چالاک ئەکا و ئەمەژوە ئەکا کە ئەو پاشەڕوانی کە لە ئەنجامی زیندە چالاکەکانی لەشمانە دروستە بێ گورچیلەکانمان بتوان زۆر بە ئاسانی بیکەنە دەرەوە لە ڕێگەی میزەوە و تێبینیەکی و کەتانی کە مرۆڤ شلێمانێکی زۆر ئەخواتەوە ڕێگەی میزەکەی ڕوونە بێتەوە کاڵە بێتەوە و تەندروستی باشترە بێت بەڵام ئێمە وەکو کۆمەڵگەی خۆمان کۆمەڵگەیەکی کوردی شەرقی بە شێوەیەکی گشتی زۆر حەزمان لە ئەو خواردنەوە نییە ینی وارانە هاتوون کە ئاو زۆر بخۆینەوە تاوان ئەو خواردنەوە بەس لە وەرزی هاوینان نییە بێ هەموو کاتێ ئێمە هەوڵ بین ئاو زۆر بخۆینەوە و کەسێکی کاملی پێگەشت و بەلانێکەوە پێویستی بەوە هەیە کە لە ڕۆژەکە 2 لیتر بەرەو سەر شلەمەنی بخواتەوە و طبعا لە وڵاتی ئێمە لە وەرزی گەرما و هاوینە ئەبێ ئەم بڕە زیاد بکرێ بۆ سەر و 3 لیتر و بەرەو سەر کۆمەڵگەی وا هەیە کە زۆر بخواتە دکتۆر ئەڵێ کۆمەڵگای مەکەمترا بەڵێ لە وڵاتانی ئەوروپی و ئەمریکیوان هەر ینی وا ڕاهاتون کە ئەو شلمەنی زۆر ئەخۆنەوە ئەگەر مەسەلەن بچی سەردانی ئەوڵاتانە بکەی کەم کەسە بینی کە بەرەگا بڕۆ دەبێ ئاوی پێ نەبێ دەبێ ئەو لە جانتاکیان نەبێ لەبەرەوە وا ڕاهاتون ئاوێکی زۆر ئەخۆنەوە ئەیتر مەش لەوە چێ بەشێکی پەیوەندی بە کەڵچەرەوە بێ بەشێکیش پەیوەندی بە ڕۆشنبیری تەندروستیەوە هەیە کە دیارە لە وڵاتانە ئیشی باشی لەسەر کراوە کاکتۆر گەرما هۆکارە بۆچی نەخۆشی و گرفتێک لە گورچیلەکاندا و بەچی نیشانەیەکیش ئەم گرفتانە دەرەکەون بە ڕێگەی ئازاریان ئەو تا نیشانەکانیش لە کاتای جیاواز بەڵێ یەکێ لە گرفتە سەرەکیەکانی گەرما کە دروستەکە لە وڵاتی ئێمە بۆ گورچیلەکانمان بریتە لە بەردی گورشیلە لەبەرەوەی کە وەکو باسمان کرد لە پێشدا کە گورچیلەکان وشکە بێتەوە ئاوێکی زۆر میزێکی زۆر خەست دروستەکە ئەمیزە خەستە ئەبێتە هۆی ئەوەی کە بەرد دروست بکە طبعا هەموو کەسێک معرض نیە بۆ ئەوەی کە بەرد دروستکە ئەو کەسانی کە گورچیلیان وایە و عایلی وهەیە کەتیانایە وەکو شتێکی وراسی گورچیلەکانیان بەرد دروستەکە ئەم کەسانە کە ئاو شلەمەنی کەم بخۆنەوە لە وەرزی هاوینە گوشەکانە بەرد دروستەکە ببوور ئەکرێت بەهۆی جۆری ئەو خواردنەوەشەوە بێ کە بەردمان بۆ دروست بێ بەڵێ ئەو باسی ئەوش ئەکرێت زۆر کەس مەسەلەن شلەمەنی ئەخواتەوە بەڵام شلەمەنیەکە ئەو بە زۆری کە ئەیخواتەوە ئاو نییە لەوەچ مەسەلەن خواردنەوە غازیەکان بێت شەربەت بێت یا مەسەلەن دۆ ماساوێکی زۆر ئەنی زۆر کەسێ ئاڵێ دکتۆر من قەت ئاو ناخۆمەوە یا چایە یا قاوەیە ئەنی هەموو ئەو شلەمەنیانەیە کە غێری ئاوە ئاوێکی زۆری تیا ڕاستە بەڵام ئەمانم لەو کەسانەیە کە کێشەی دروستکردنی بەردی گورچیلان هەیە لە ڕاستیە کێشان و دروستەکە واکە کە زوو بەرد دروستکەنەوە و بەردەکانیان زوو گەورەتر بێ و تووشی گرفت بن لەبەرەوە ئێمە داوایان لێ ئەکەین کە ڕێمانەکەین کە باشترین شلەمەنی بۆ لەشی ئینسان بریتە لای خواردنەوە کاکتۆر ئەگەر دوور نەخەمەوە لە باوتەکە بەڵام دەوترە زۆر جار ئاوە کە فلتر نەکرابێ ئاوە کە پیس بێ ئەمەش کاریگەری هەیە بۆ بەڵێ ئەوەی کە ئاوی وڵاتی ئێمە و ئەوەی کە پێوتێ مەسەلەن کە کلسی زۆرە لە ڕاستیە کاریگەرێکی زۆر کەمی هەیە لەسەر دروستبوونی بەردەی گورچیلە گرنگترین شت ئەوەیە کە ئاو زۆر بخورێتەوە هەر جۆرە ئاوێ بێ ئاوی فیلتەرە ئاوی دەبەیە ئاوی هەر جۆرە ئاوەکەیە گرنگ ئەوەیە مرۆڤ شلمەنی تاوا بخواتەوە ئاوی تاوا بخواتەوە و کەمێتێکی زۆر باش بخواتەوە کاک دکتۆر هۆکاری زانستی چییە ینی زیاتر بەردی گورچیلە یان هەوکردنی ڕێڕێوی میز لەم وەرزەدا زیاتر دروستە بێت بەڵێ دوو هۆکارێکی من ئەوەیە کە وەکووتمان وشبوونەوە ڕوئەیە بەشارکردنەوە و گەرماوە ئەم وشبوونە تاسیرە کاتەسە دروستبوونی بەردەکە بەڵێ تەسکاسە دروستبوونی بەردەکەەوە لەگەڵیشە دروستبوونی ئیلتیهاب هەوکردنی کۆندامی میز و میزۆڕۆ لەبەر ئەوەی کە یەکێ لەو میکانیزمانەی کە مرۆڤ وە کۆندامی میز و میزۆڕۆ ئەپارێزە لە هەوکردن بریتێ لە میزکردنی زۆر ئەو کەسانێک کە کەمێتێکی کەم ئاوە خۆنەوە
درەنگتر میزەکەن لەوەش لە 24 ساعتەکە 23 جاری میز بکەن ئەمە ژوە ئاکا کە میکرۆ بە ئاسانی لە دەرچەی کۆندامی میزی میزۆڕەوە سەر بکەوێت و تووشی هەوکردنی کۆندامی گوچلام بکات و میکانیزمی کەش ئەوەیە ئەو کەسانی کە بەردی گوچلان هەیە لەبەرەوەی کە وشکە بنەوە جاری وهەیە لەوەچ لە پڕ کە زۆر تونیان ئەبێ ئاوی وش لە منێکی زۆر بخۆنەوە لەوچ مەسەن 5-6 پەرداخ ئاو لە سەرێک بخواتەوە ئەم پەرداخ ئەم ئاوە خواردنەوەی کەوای لە یەکا بە تایبەتی لە یەکێکا کە دەستی ڕانە هاتووە شلەمەنی زۆر بخواتەوە لە پڕ میزێکی زۆر دروسە بێت لە گورچیلەکانەوە ئەو میزە بەسەری ئەکرێتە خوارەوە گوچلەکانی کاتە خوارەوە مەژوە ئاگا کە ئەگەر ئەو کەسە بەردی هەبێ بەردەکە بە ئاسانی بجوڵێ و بترازێ و بێت خوارەوە و بۆری حالی بگرێ و ناڕەحەتی بۆ دروستکە لەبەر ئەو هۆکارەیە کە ئێمە لە هاوینە زیاتر کێشەی بەردی گورچیلە ئەبینین. باش کاکتۆر ئەو کارگەری گەرمای کاتە سەر گورچیلەمان ڕاستەو خۆیان ناڕاستەو خۆی و ڕەنگە دوای ماوەیەک ئەم نیشانانی تا دەرکەوێت و نیشانەکان چین ئازارن یان ئەو تا نیشانەکان جیاوازە بە نیشانەکان ئەکەوێتە سەر ئەو گرفتەی کە گورچیلەکان تووشی بوون بۆ نمونە گرفتی بەردی گورچیلە نیشانەکانی بریتە لەوەی کە ئەگەر نەخۆشکە بەردێکی گەورەی هەبێت لە گورچیلە و بەردەکە نێتە خوارەوە ئەم بەردە لەوەش هیچ گرفتێکی وای بۆ دروست نەکا غێری ئەوەی جاجارە لەوەش تووشی التیابێکی گورچیلە ببێت بەڵام ئەو کەسانی کە بەردی بچووکیان هەیە مەسەلەن لە 15 ملیم بچووتر و بەرەو خوار ئەم بەردانە هەوڵێن بێنە خوارەوە دابەزن کە یەنە خوارەوە دابەزنیانە بۆری حالب گورچیلەکە ئەگرین ئاوسانێکی لە پڕ دروستەکەن ئازارێکی زۆر بە قووەتی دروستە بێن نەخۆشکە لە دوو تۆن وەکو ئەوە بوو لە پڕ فیشێکم پێوە بنێن یەکسری ئەو لای کە بەردەکە دابەزی و ئازارێکی زۆر بە قووەتی ئەبێت حتى ئافرەداڵێ ئەو ژانە لە ژانی مناڵبوون قورسترە ئەوە ئازارێکی یەکێک لە ئازارە هەرە قورسەکانی کە مرۆڤ تووشی ئەبێ بێتێت لە بەزینی بەردی گورچیلە ئازارێکی زۆر بە قووەتی بێت دڵی تێکەڵ یەت لەوەچە بڕشێتەوە ئازارێکی لەوەچە لە گورچیلە کەلەکەوەی بێتە خوارەوە بۆ بەرمەسەڵانی احتیمال لە میزەکەی بێ بە خوێن احتیمال تووشی میزە چرکە بێ زوو هەموو 5-6 دقیقە جارێ هەستی میزکردین بۆ دروست بێت کە ئەشێت و سێرەکان میزێکی وای پێنی وەڵام هەمان هەستی بۆ دروستە بێتەوە بۆ جاری وایە تووشی ئیلتیهاب بێ نەخۆشەکە لەرزوتای ئەبێت ئەمانە نیشانەکانی دامەزینی بەردی گورچیلەن ئەگە باسی نیشانەکانی سزبوونی گورچیلە بکەین کە بەهۆی وشوبوونەوە ڕوئات بە هەمان شێوە مەسەلەن نەخۆشەکە عادەتەن ئازاری نابێ بەڵام نیشانەکانی سزبوونی پێوە دیارە بێ نەخۆشەکە لەشی ئاوسێ دەموچاوی ئاوسێ هەز بە بێهێزی و لاوازیەکی زۆرەکە کە هیچ قوت و تاقەیەکی نیە وەکو جاران تووشی کەم خوێنی ئەبێ ڕەنگی پێستی هینە بێت ڕەنگی پێستی وەکو خاکی لێ مەیلە و قاوەی و ئەگۆڕێت ئەمە تەڵان لەو کەسانە ڕوایە کە تووشی سزبوونی گورچیلەی درێژخایەنە بن بەڵام جۆرەیەکی سزبوونی گورچیلەمان هەیە کە گورچیلەی کتوپڕە واتە لە پڕ نەخۆشەکە گورچیلەی سست ئەبێ و ئەگەر ئەم سزبوونە لە کاتی خۆیان چارەسەر بکرێ زۆربەی کات خۆشبەختانە ئیشی گورچیلە ئاسایی ئەبێت و ئەگەڕێتەوە دۆخی جانانی خۆی ئەمانە ئاتن مەسەلەن نەخۆشەکە یەکسەری لەوە ئەچێ مەسەلەن هەناسی تون بێ لەبەرەوەی ئاوێکی زۆر لە سیەکانیان کۆوە بێتەوە لەشی ئاوسێت احتیمالە تووشی ڕشانەوە بێت ئەگەر لە کاتی خۆیانفیانەکەی لەوە ئەچێت تووشی غەیبوو بۆ بورانەوە بێت نەخۆشی وایە لەوەچێ نەزیفی هەبێ کە میزەکە ڕەنگی میزەکەی وەکو چاوایە ئەمانە بە شێوەیەکی گشتی نیشانەی گرفتەکانی گورچیلە. کاک زۆر سەبارەت بە جۆرێکی دیکە پێوترێت بکوشی بێدەنگ ینی هەندێک نەخۆشی گورچیلە هەیە بەتایبەت ئەگاتە حاڵەتێک کە گورچیلەکە دانێکە لەوانێ لە دەست بادیان ئەوی گردوکی جۆرەکان زۆر نەخۆش بێ بەڵام نیشانەی تیا دەرناکە هیچ بە ئازار ناکە چۆ فەحسێکی شتێکی تری کردووە گورچیلە شیان بۆ کوردسێرەکان ئەبێ لە دەستی بادیانی ئەمە بۆچی ئەگەڕێتەوە ئەنی ڕێنمایی چیە بۆی کە تووشی حاڵەتی لەم چەشنە نەبین. بەڵێ ئەم حاڵتە زیاتر لەگەڵ سزبوونی گورچیلەی درێژخایانە ئەڕوا چونکە سزبوونی گورچیلەی درێژخایان کە گورچیلەکە سستە بێ لەبەرەوەی زۆر بە هێواشی و لەسەر خۆ ئیشی گورچیلەکەدا ئابەزێ لە سەرتاوە نشیج نیشانەیەکی نییە هەتا وەکو گورچیلەکە نەکاتە ینی ئاسەکانی سزبوونی گورچیلە 5 ئاسە 5 دەرەجەی هەیە هەتا دەرەجە 3 نەخۆشەکە هیچ نیشانەیەکی نییە لەبەر ئەوەیە زۆر جار نەخۆشەکە چێ بۆ شتێکی کە فەسەکە وەکو جەنابەت فەرمووت و ئاماژە پێکرد سێرەکە مەسەلەن فەسی گورچیلەکەی یوریا و کراتینەکەی بەرزە بەوە پێیەزان بدرێت وەکو ڕێنمایەک بۆ ئەوەی کە ئێمە ئاگامان لەم حاڵتانە بێ ڕاستیە هەموو کەسێک مەفروزەوە خاصەتەن لەسەر و تەمەنی 40 ساڵەوە مەفروزە کە هیچ نەبێ ساڵی جارێک
پشکنینی خوێنی گشتی بکرێت یەکێ لەو پشکنانی کە ئەکرێت بریتە لە پشکنی بۆ چالاکی و کردارەکانی فەرمانەکانی گورچیلە بەوە دەرەکەوێت ئەگەر یەکێک کێشەی هەبێت طبعاً هۆکاری سزبوونی گورچیلە زۆرن چەندها بە شێوەی گشتی من دوو زۆر هۆکارمان هەیە بۆ سزبوونی گورچیلە هۆکاری نیشتەرگەری ئەوە کارانی کە بنە هۆی گیران لە ڕاڕەوی میزا و گورچیلە ئاوسێن و گورچیلەکە سستەکان لە ئەنجامی ئەوە هۆکاری هەناویمان هەیە ئەو هۆکارانن کە وەکانی گورچیلەکان سزبێ ینی هۆکارەکان زۆرن بە شێوەیەکی گشتی. کاکتۆر ئەوانەی یەک گورچیلیان هەیە تا چەندێک گرنگە زیاتر ئاگاداری خۆیان بن یان ئاساییە ئەوان زۆر کارگریان ئەو کەسانی کە گورچیلیان هەیە و بە تایبەتی ئەگە گورچیلەکان تەندروست بە هیچ گرفتێکی نەبێ لە ڕاستی توانین بڵێن ینی ژانێکی ئاساییان ئەبێ وەکو کەسێک کە دوو گورچیلەی هەبێ بەڵام کە تۆ زۆر کەسەیە لەو چێ نەزانێت کە گورچیلەی هەیە هەر زمانکی بێ و هیچ پشکنینێک و فاسێک و سۆنەرێکی نەکرد بێت احتمالە نەزانێ بەڵام ئەگە کەسێ بزانێت تەنها یەک گورچیلەی هەیە طبعا ئەم کەسە لە چاو کەسێکی کاکە هەردوو گورچیلەی هەیە ئەبێ زیاتر مەسەلەن ئاگاداری خۆی بێ بۆ نمونە ئەو وەرزشانەی کە بەرکەوتنی زۆری تایە هەتا مەجای تیابێ لێ دوورکەوێتەوە بۆ ئەو گورچیلەیە زەڕێ بەرنەکەوێت چکە ئەگەر مەسەلەن یەکێ لە حادیسەیەکە گورچیلەیەکی خراپ بێت پێویستکە ئەو گورچیلەیە لابرێ ئەگەر ئەو دوو گورچیلەیە گورچیلەکەی کێشەی بۆ نایە بەڵام کەسانی کە گورچیلیان هەیە ئەگەر ئەو گورچیلەیە زەڕێ بەربکەوێت ئەو کاتە تووشی گرفتی زۆر گەورە ئەبن چکە ئەبێ و گورچیلەیە لابرێ و ئەو کاتە ئەوەتە بێ بکەونە سەرغەسل شەشتنی خوێنان بۆ بکرێ و ئەبێ زەرعی گورچیلیان بۆ بکرێ و گورچیلی کەسێکیان بۆ دابرێ بەڵێ لەبەرەوە بێت لەو وەرزشانی کە بەرکەوتنی تایە ئاگیان لە خۆیان بێت و لێ دوور بکەونەوە وەگەڵ ئەوەش ئەبێ هیچ دەبێت ساڵانە پشکنی بۆ گورچیلە بکەن سۆنەرێ بکەن و لەگەڵ پشکنینی خوێنی بۆ فەرمانی گورچیلە بکەن بۆ دڵنیا ملەوەی کە گورچیلەکان سەلامت. کاک دکتۆر نەخۆشانی شەکرەیان پستانی خوێن ینی هۆکارێکم بۆ لاوەزبوونی گورچیلە لەم وەرزەدا ئەبێت ینی لە وەرزی گەرما زیات ئیحتیمام بە چی بن و چی بکرێ بۆی ئەم نەخۆشانانی گورچیلەکانیان پارێزن لەگەڵ نەخۆشی شەکرە و زەختەکەیان. بەڵێ ئاماژەکەی جەناب زۆر تا ئەوەیەکی لە هۆکارە سەرەکیەکانی سزبوونی گورچیلە و خاستن سزبوونی گورچیلەی درێژخایەن نەخۆشی درێژخایەنەکانی وەکو زەخت و شەکرەن گرنگترین شت بۆ کەسانی کە زەخت و شەکران هەیە لە ڕاستی ئەوەیە کە زەختەکە و شەکرەکەیان زۆر بە باشی کۆنتترۆل بکرێت خۆیان ئیهمال نەکەن لە کاتی خۆیانە سەردانی ئەو دوو تۆ لە بەڕێزانی کە چاودێریان ئەکەن بکەنەوە و لە وەرزی گەرمایە ئەبێت ئاو شلمەنی زۆر بخۆنەوە و دوورکەونەوە لەو شلمەنیانی کە خراپە بۆ گورچیلەیان و لەو شتانی کە خراپە بۆ گورچیلەیان وەکو مەسەلەن خواردنی سوێری ینی خوێی زۆر نابێ بخۆن ئەبێ مادەی پرۆتینی حیوانی هەتا مەجای تابێ کەمی بکەنەوە ئەو کەسانی کە بەردی گورچیلەیان هەیە لە ڕاستیە ئەبێ لە خواردنەوەی چاو خواردنەوە کانزایەکان وەکو ساردی و پێپسی و شەبەتە جیراوەکان و لەگەڵ خواردنی پرۆتینی حیوانی وەکو گۆشت زۆر جارکە ماڵین گۆشت نەخۆش بەڕێزەکان واتێگن کە بەس گۆشتی مەبەسمان گۆشتی سوورە لە ڕاستیە هەرسێ جۆری گۆشتەکە بۆ ئەو کەسانی کە گرفتی بەردی گورچیلیان هەیە خراپە و چاش عادەتەن چوە ئێمە میلەتێکین چا ئەخۆین یەکی ملتانی کە چاخۆرین چایەکی زۆر ئەخۆین چامان زۆر دەوڵەمەند بە مادەی ئۆگزالەیت کە یەکە لە پێک هاتە سەرەکیەکانی بەردی گورچیلە لە وڵاتی ئێمەیە کەم بکرێتەوە بەڵێ کەم بکرێتەوە بۆ کەسانی کە کێشەی گرفتی گورچیلیان هەیە لە ڕاستیە باشترە ئەگەر بتوانن نەیخۆنەوە یا ئەگەر چاپخۆنەوە چاو شیر بخۆن یعنی تۆزە شیری تێ بکەن ئەوە کێشەکە باشترە. کاکتۆر چارەسەرەکان چین چ کاتێک ئێوە دەرمانە نووسن چ کاتێک پەنابەنە بەر نەشتەرگەری یاخود نازۆر چارەسەری هەر گرفتێک بە گوێرەی هۆکارەکەیە ئەو هۆکارانی کە وەکوتم هۆکارە هەناویەکانە ئەو گرفتانین کە گیران لە ڕاڕەوی میزانیە ئەوە هۆکارێکی هەناویە واتە خەرە لە گۆشتی گورچیلەکە هەیە ئەمە پسپۆڕی ئەو دوکتۆرە بەڕێزانەیە کە پیان ئەو جێتە دکتۆری هەناوی گورچیلە ئەشنە لای ئەوان و ئەوان بە ژێرەی پشکنی تاوان بۆکن بۆی بزانن هۆکارەکە چیە بە ژێری ئەوە چارەسەران بۆ ئۆکرێ بەڵام ئەو بەشەی کە پسپۆڕی ئێمە وەکو نەشتەرگەری گورچیلە و میزۆڕۆ و نەزۆکی زیاتر ئەو هۆکاران کە بنە گیران لە ڕاڕەوی میزا بۆ نمونە گرفتی بەرد
وياخذ گرفتی تەسوونەوەی بۆری حالێ گرفتی پرۆساجاری و هەیە لە پیاوانە کە پرۆساکە گەورەیە بێ و کاکە گورچی لە سز بێ چارەسەری ئەمانە بە گوێرەی هۆکارەکەی و زۆربەی کات نەشتەرگەریە ئەتر نەشتەکەریەکەش وەکوتم بە گوێرەی هۆکارەکە ئەگەڕێ بۆ نمونەگەرێکێک بەردێکی حالبی هەبی و هات بێتە خوارەوە بۆری حالبی گرتووە گوچ لێ سز کرد بێ ئەمە یەکێ لەو حاڵەتانی کە حالە تاریئەیە واتە ئەبێ حاڵەتی کتوپڕیە و ئەبێ لە فترەیەکی زۆر کەمە لە 24 ساعتا 24 کاتژمێرە نەشتەرگەری بۆ بکەین و بەردەکەی بۆ لابێ بۆی گوچلەکەی بکەوتەوەیش. کاک دکتۆرە گەر سێ ئامۆژگاری زێڕینمان بکەی بۆ گرنگترین ڕێنماییەکان لە وەرزی گەرمە لە هەموو کاتێکدا کە ئاگاداری تەندروستی گورچیلەکانمان چی بکەین؟ یەکەم ئاو خواردنەوەی زۆر و شلەمەنی زۆرە و بە تایبەتی ئاو خواردنەوە، دووەم وەرزشکردن، وە سێم ئاگامە لە تەندروستیمان بێ هیچ نەبێ ساڵی جارێ وەکوتم پشکنین بکرێت بۆ یەکە خەلە لە کێشەیە دروست بوو ئاگامە. وڵای دکتۆر لەم ماوەیە بەرنامەیەکی جەنابتم بینی لەسەر ڤەیپ و جگەرە و ئەوانە ڕۆژی بەرەنگاربوونی ئەو شتانە بوو بۆ گورچی لەش تەسیری هەیە دکتۆر ئەوانەی کە بنێرگەلە و ڤەیپ و ئەم شتانە ئەکێشن؟ بەڵێ هەنێ ئێمە هەنێ گرفتی گورچیلەمان هەیە بە تایبەتی شێرپەنجە بۆ گورچیلەش و بۆ میزەڵان هۆکارە سەرەکیەکەی بە تایبەتی شێرپەنجەی میزەڵان یەکێ لە هۆکارە هەرە سەرەکیەکان بریتە لە ژگەرە کێشان و ئەکا کە کەسەکە تووشی شێرپەنجەی میزەڵان ببێ و بۆ شێرپەنجەی گورچیلەش کاریگەری هەیە جگە لەوەی کە کاریگەرێکی زۆری هەیە لەسەر نەزۆکی لە پیاوانە کە سپێرمی پیا و خراپەکات. بە هیوای تەندروستێکی باش بۆ هەمولایەک بە هیوای زانیاریەکانمان سوودی بێ و گیان دەبێ و دوور بن لە نەخۆشی وەگەریش گرفتێکتان بۆ توش بوو ئەوە بە زووترین کات پەنابەرنەبەر پزیشک سپاس بۆ دکتۆر کاوە فەقێ ڕەحیم سپۆری نەشتەرگەری گورچی لەو نەزۆکی کە لەم تەوەرە ئەم زانیاریە گرنگانی پێ باشی دووبارە بەخێر بێت.